الله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلام خۆشەویستەکانم فەرمایشی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێباز و کرداریش ئەوەیە کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کردوویەتی و فەرموویەتی و لەسەری ژیاوە و لەسەری مردووە. هەر لادانێک لە ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکبەتی و بەدبەختیە. دروستکردنی هەر ڕێبازێک جگە لەو ڕێبازەی کە پێغەمبەر لەسەری بووە واللهی قوربەسەریە بۆ خاوەنەکانی، بێگومان خوا قبوڵی نییە و هەر کەسێکیش لەسەر ئەو ڕێبازانە بمرێ خوا پەنامان بدا جێگە ئاگری جەهەنەمە. میوانەکانی ماڵی خوا، دوعاکردن و پاڕانەوە لە پەروەردگار چەکە کاریگەرەکەی ئینسانی موسڵمانە. دوعا و پاڕانەوە ئەو سوپا و جێشەیە کە هەرگیز بەزینی بۆ نییە، نابەزێ. باشترین دوعا ئەو دوعانەیە کە لە قورئان و سنەتە هاتووە، یان وەکو ئەوانەیە، یعنی مطابقی قورئان و سنەتە. هەفتەی پێشوو باسی دوعایەکمان کرد لە دوعا قورئانیەکان کە لە باسی صفاتەکانی بەندەکانی خوایە پەروەردگار بۆمانی ئەهێنێتەوە. ئەمڕۆ باسی دوعایەکی تری زۆر مبارەک ئەکەین کە دنیا و ئاخیرەت کۆ ئەکاتەوە، بەختەوەری دنیا و ئاخیرەت بۆ ئینسان ئەهێنێ. دوعایەکە وشەکانی کەمن بەڵام معناکانی زۆر فراوان و گەورن. هەرچی خێری دین و دنیا هەیە لەو دوعایە کۆ بۆتەوە. ئەویش ئەوەیە کە خوای تەعالی لە سوورەتی البەقەرە ئایەتی 201 ئەفەرمێ: ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لصحيحينا لبخاري ومسلم هاتوا كأنسي كري مالك كاتب برساري ليكن تۆ 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەرا بووی صلی الله عليه وسلم خزمەتتە کرد، چی دوعایەکی زۆر دووبارە ئەکردەوە. فەرمووی: ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. هەر ئەو دوعایەیە کە موسى عليه السلام پێشتر داوای لەخوا کردووە بەو دوعایە، وەکو لە سوورەتی عەرافە ئایەتی 156 خوای تەعالی بۆمان ئەگەڕێتەوە کە فەرموویەتی موسى عليه السلام: واكتب لنا في هذه الدنيا حسنة وفي الآخرة. وخوای تەعالی ڕێزی لە خەلیلی خۆی ئیبراهیم عليه السلام ناوە کە ئەفەرمێ لە سوورەتی نەحل ئایەتی 122: وآتيناه في الدنيا حسنة وإنه في الآخرة لمن الصالحين. ئیمامی مسلم
لصحيحك بابك أهينيت وناوي أنا يعني يكيك لا أو بشانيك لا صحيحك هنايتي أفرمي باب فضل الدعاء اللهم آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أنسي كري مالك كخزمتكاري في غمر صلى الله عليه وسلم وكتمان دصال أمي بعملي تطبيق كرد زياتر أم دعاي دوباره كردوا وهر کسی کیش پرسیاری لێ بکردا دوعای بۆ بکە یەکسەر ئەو بەمەدەسی پێ کرد ئەی فەرموو ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ثابت ئەگەڕێتەوە ئەفەرمێ کۆمەڵە خەڵکێک هاتوبوونە خزمەتی ئەنەسی کوڕی مالک سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان دوعامان بۆ بکە ئەویش ئەمەی دووبارە کردەوە. ئەوانیش حەزیانە کرد زیاتر دوعایان بۆ بکە فەرمووی بۆ ئەوەنە ئەتانەوێ بارتان لەسەر قورسکەم ئەگەر خوای تەعالا لە دنیاە چاکەتان بۆ بێنێ و چاکەی ئاخیرەتتانیش بەنسیب بکە و لە ئاگری جەهەنەم بە دوورتان بگرێ ئیتر هەرچی خێر هەیە لەمەیە کۆبۆتەوە. یعنی چی خێرێک هەیە لەمە گەورەتر و چی دوعایەک هەیە لەمە گەورەتر. تەنانەت ئەم دوعایە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ڕوقیەش بەکاری هێناوە. ئیمامی مسلم و ئیمامی ئەحمەد ئەگەڕنەوە بمان کە کابرایەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماوەیەک نەهات بۆ مزگەوت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد فەرموویان نەخۆشە. لەگەڵ هەندێک لە ئەصحابەکانە چوونە خزمەتی ئەو پیاوە نەخۆشە تەماشای کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرا وەکو جوجەڵە وەکو جوجک ئەلەرزیە و چۆن جوجکێک ئەگەر لە زستانە تەڕی بکەیت و حاڵی زۆر خراپە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرای بینی زۆر عەجایبیات فەرمووی کابرا تۆ هیچ دوعایەکت کردووە هیچ داوایەکت لە خوای پەروەردگار کردووە؟ کابراش وتی بەڵێ داوام کردووە وتمە خوایە دایم ئەم دوعایم ئەکردم وت خوایە هەر عقوبەیەکت بۆم داناوە هەر سزایەکت بۆم داناوە لەسەر کار و کردەوە خراپەکانم لەم دنیاە حەقم لێ بسێنەوە بۆ ئەوەی وە پاکی بگەڕێمەوە بۆ لای خوای تەعالا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سبحان الله تۆ بەرگەی ناگری سزای خوا بەرگە ناگری. ئینسان داوا نەکا بڵێ خوایە عقوبەکانی قیامەتم بۆ بنێرە بۆ دنیا لە دنیاە سزام بدە بەڵکو ئینسانی مسلمان ئەبێ بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئەم دوعایە دووبارە کەرەوە کابرا ئەو دوعای دووبارە ئەکردەوە خوا شیفای دا. بۆیە ئیمامی نەوەوی باسی فەزڵی ئەم دوعایەمان بۆ کا فەرمی ئەم دوعایە دوعایەکی فراوانە لە هەموو کات و وەختێکە ئەوترێ لە نوێژە و لە غەیری نوێژە لە کاتی دوعاکردنە کاتی ئەتەوێ دوعا بکەی و کاتێ دوعا ئەکەی کاتێ نەخۆشت هەیە ئەتەوێ یا خۆت نەخۆشی ئەتەوێ خوا شیفای بدا یا خوا شیفات بدا ئەم دوعایە دووبارە بکەنەوە. ئەم دوعایە لە کاتی عومرە و حەجە لە بەینی حەجەری ئەسوەد و ڕوکنی یەمانیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دووبارە ئەکردەوە و لە شوێنەکانی تریشا سەلەف و پێشینان زۆر ئەم دوعایان دووبارە کردوتەوە. خەڵکی خۆشەویستەکانم بەعام خەڵکی دوو جۆرن لە دوعاکردنە. خەڵکانێک هەیە بەردەوام کاتێ دوعاکەن داوای دنیاکەن داوای ئەوەکەن خوا دنیایان بۆ بنێرێ خوایە ڕزقمان بدەی خوایە لاشەمان ساغ بکەی خوایە ڕەحم بە مناڵەکانم بکەی خوایە ئیشم بەنسیب بکەی یعنی هەر دنیا. جا خوای تەعالا لە سوورەتی بەقەڕەیە پێش ئەم ئاەتە لە ئاەتی 200 ئەفەرمێ خەڵکانێک هەیە فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا هەر دنیا بەڵام باسی ئاخیرەت ناکا لە دوعاکانیە چونکە دڵی لای ئاخیرەت نییە کە ئاخیرەتیش لە ڕاستیە خێرترە بۆی لە دنیا ولا الآخرة خير لك من الأولى.
جا خوای تعالى فرمي فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق او كساني كهر داوای الدنيا كان لخوا لقيامته هيج بشيكيان نية خلاق يعني نصيب فما له في الآخرة من نصيب يعني لآخرته هيج نصيب كان نية بويا إمام ابن كثير أفرمي لتفسيرك لتفسير أم آياتا فرمي خوا زمي او كساناك كبس داوای الدنيا كان سعيد كري جبير لابن عباس آموزاي في غمري خواه صلى الله عليه وسلم بمان أجريتوا خواه للرازي بلخوي لباوكي أفرمي قومك لعرب بيابان نشينا كان لكاتي حجا كاتي داوايانا كل لخواه تعالى أهم خواه باران من ببارينا أمصال كرسالك خوشي يا ربي خواه منالي باش من بيبدا يا ربي خواه أما حتى أخير هر دنيا هاوكو چون لفيسبوك لقطية كي كابرا روي كدوتا مالي خواو دعاءك او هر اليتي اللهم فلوس اللهم فلوس اللهم فلوس هر فلوس هر بارا جاء افرمي خواي تعالى او اياتي لباري اوانو دابزان فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا بلام اي آخرة وما له في الآخرة من خلق يعني هيج نصيبك لآخرته ام جاء يمي مسلمان فيركا لآياتي دو صدو يكي همان سورة لباش أوا خواهي تعالى يمي مسلمان فيركا كلكاتي دعاكا مانا لكاتي بارانا وكان مانا آخرة دنيا بيك وببسين ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار چونك آخرة أصل خوش يسكانم إنساني مسلمان أبي دائما أصلك لبرشاوي بيه أصل وكو دارك وايا بنشينكي أصلك آخرته لقبوبكاني دنيايا بويا خواهي تعالى لباسي قارون أفرمي تو داوابك لخواهي تعالى آخرتت خيرك ولا تنسى نصيبك من الدنيا نيفرمو ولا تنسى نصيبك من الآخرة فرموي بشتش للدنيا لبير مكة كاتب دعاءكي إنسان دائما بو قيامتي دعاء بكا بلان بشي خوشي لدنياش لبير نكا بشي دنياشي لبير نكا لبرو خوشي يسكانم خواهي تعالى زمي أو كساناك كهل بيريان لاي دنيايا أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا من الآخرة إلا قليل يعني يورازيبون بس بجياني دنيا والله جياني دنيا لتشاو قيامتا زور كما أم دنيايا اگر هموی آلتون به قیامتش هموی قربه هموی قربه هر قر کامیان ببرتره آلتونەکانی دنیا خۆش شەویستەکانم خەڵکمان دی لەم ئاڵتوونەی دنیایان کۆ کردەوە بەڵام مەسیریان کۆ من ناڵێم فڵان کار بەدەست و ئەمە زۆرم وتووە باسی سەرکردە و دەسڵاتدارەکانم زۆر کردووە بەڵام باسی خۆمانەکەین زۆر جار ئێمە کاتێ باسێکەکەین هەمومان هەروە بیرەکەینەوە ئەڵێن ئەمە بۆ خەڵکانێکی ترە من باسی تۆەکەم باسی خۆمەکەم کوا باپیرمان چیان بەجێڵە کوا باپیرمان کوا داپیرمان کوا باوکانی ئەوان هەیان بوو زۆر دەوڵەمەند بوون چیان بەجێڵە ئەوەشی بەجێیان ێڵا خۆشەویستەکانم وەرەسەکەی لە پاش خۆیان بەخوا وەکو خۆی پێویست حەقی ئەو نادەن بەڵکو ئەویشیان هەر لەبیر نامێنێ کەوا بوو ئەگەر دنیا هەمووشی ئاڵتون بێ بەقەد ئەوە نییە کە لە قیامەتە کە قیامەت شوێنی مانەوەی هەتاهەتاییە دنیا ماوەیەکە و دوای ئەوە ئینسان ئەمرێ بەڵام قیامەت شوێنی هەتاهەتاییە بۆیە ئەگەر قوڕیش بوایە هەر ئەوێ بەبەرتر بوو چ جا دنیا قڕە ئاخرەت هەمووی ئاڵتون و زیوە يعني سبحان الله عكسه لدنيا حرچيت هبي حتى ئاڵتونەکەشی هەندێک جار قیمەتی نییە ئەم گڵایەوە ئێستا خەڵ لەسەری شەڕەکە کوڕ قین لە باوک هەڵەگرێ باوک قین لە کوڕی خۆی هەڵەگرێ لەبەر خاتری ئەم دۆلارە ماوەیەکی تر هەر وەکو 25ەکەی زمانی سەدام ئەگەر لەغو ببێتەوە هەر وەرەقەیەکە و هیچی تر هیچ نییە کەوابوو ئەم دنیا هەمووی وایە ڕۆژێ بێ لەغوە بێتەوە ئیتر حەقە ئینسان ئاگای لە خۆی بێ خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێ ئەگەر ئاخرەت هەمی بێ
خوای تعالی دڵی دەوڵەمەندەکە کاروبارەکانی بۆ کۆ کاتەوە یعنی مەشاکلەکانی کەمەکاتەوە کۆیەکاتەوە و دنیا دێت بۆ لای بەسەر شۆڕی ئەگەر ئاخرەت هەمت بێ بیکەی بە خەمی خۆت واللهی خۆشەویستەکانم خوای تعالی دڵت دەوڵەمەندەکە کێشە مەشاکلەکانت کەمەکاتەوە تێتە ناو دەست ئەتوانی زاڵبی بەسەریە و دنیاشت بۆ لا دێ بەسەر شۆڕی بەڵام هەر کەسێ دنیا بکا بە خەمی خۆی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بەردەوام بەرچاوی هەژاری و فەقیریەتیە بەردەوام ئەم فەقیرە تێری پێوە دیار نییە و کێشە و مەشاکلەکانی بڵاو ئەبن هەرچی ئەکا سەیتەرە ناکاتە سەریا زاڵ نابێ بەسەریا و دنیاش نایە بۆ لای ئیلا ئەم زەلیلی ببێ ئیلا ئەم زەلیلی ببێ ئەهلی دنیا بەردەوام کوڕنووشیان بردووە بۆ ئەهلی دنیا بەردەوام سەرشۆڕن بۆ ئەهلی دنیا و دنیاکەش نایە لەبەرەوە خۆشەویستەکانم ئامان با قیامەت خەممان بێ با قیامەت بکەینە داهاتوومان نەک دنیا ها خەڵکەڵێ داهاتوو بۆ داهاتوو با داهاتووت قیامەت بێ قیامەتەکەت بڕازێنەوە معنای ئەم دوعایە خۆشەویستەکانم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يعني پروردگار داوات لي أكين طبعا سنة إنسان كاتي داواءك وسيلة بقريتها بر وباشترين وسيلة ناوجوانا كاني پروردگار الله رب بويا پیغمران پیاوچاکان دائما بو داوایان کردووە لپاش حمد و سنا إخوة صلوات لسر پیغمبر صلى الله عليه وسلم داوایان کردو ربنا آتنا في الدنيا حسنة پروردگار بکە بە وسیلە ناوجوانەکانی خوا بکە بە وسیلەت چونکە تۆ خوا پەروەردگارتە یعنی ڕەبتە خوا خالقتە بەدیهێنەرتە لە نەبوونەوە ڕزق و ڕۆزیت لای ئەوە بەڕێوەبردنی هەموو کاروبارەکانی ئەم جیهانە ئەو خاوەنێتی ئەو ئەتمبرێنێ ئەو ئەتژێنێ ئەو نەخۆشتەخا ئەو لە شت ساغەکاتەوە هەرچی نیعمەتەکانی ئەم ژیانە هەیە واللهی لە ژێردەسی ئەوایە بۆیە ڕەب وشەیەکی زۆر گەورەیە زۆربەی دوعاکانی قورئان بە ڕەب دەسی پێ کردووە ڕەبەنا پەروەردگارمان و عادەتی قورئانیش وایە زۆربەی جار دوعاکانی جەماعین چونکە ئیسلام پێی خۆشە مسلمان لەگەڵ جەماعەت هەبێ و لەگەڵ جەماعەتە داوا بکە ئەگەر خۆشت تەنیابی هەستەکەی مەلایکەکان لەگەڵتان مسلمانە ئیماندارەکان لەگەڵتان بۆیە بە ڕەبەنا داواکە ئیسە سوورەتی فاتحە هەمووی جەمعە بە تەنیا نوێژەکەی لەبەر خۆتۆ بەڵام کاتێ داواکەی لە خوای تەعالا سەیرەکەی بە جەماعەت داواکەی یعنی من تەنیا نیم ئەگەر تەنیا ئیماندارێکیش بی لەسەر ڕووی زەویە مەلایکەکانی خوا هەمووی لەگەڵتان جنە ئیماندارەکان لەگەڵتان بۆیە قەت بە دوعای تەنیایی تا ئەتوانن مەیکەن دائما دوعای جەماعی بکەن ربنا آتنا پێمان ببەخشە في الدنيا لەم دنیایە حەسەنە دنیا خۆشەویستەکانم بۆیە ناوندناوە دنیا لەبەرەوەی لیدنوویها من الزەوال چونکە زۆر نزیکە لە تیاچوونەوە وسرعة زوالها وحقارتها وغرورها ئەم دنیایە زوو تیاچێ بۆیە ناونراوە دنیا نزیکە تیا بچێ زۆر بچووکە زۆر نزمە زۆر بێقیمەتە ئەمەیە دنیا لەبەرەوە خۆشەویستەکانمە بێ قەدری بزانین یا ڕەبی پێمان ببەخشە لە دنیا حەسەنە ئەوەی چاکەیە لە ماڵ و مناڵ لە پارە و پول لە سەحەت و لە ساغی لە باوکی باش لە دایکی باش لە کوڕی باش لە ئەولادی باش لە کچی باش یا ڕەبی خوایە پێمان ببەخشە یا ڕەبی خوایە گەورەترین دوعا کە من زۆر جار دووبارە ئەەکەمەوە و حەزەکەم ئێوەش زۆر جار دووبارەی بکەنەوە بڵێن یا ڕەبی خوایە یعنی کاتێ دوعای دنیاکەی بڵێ خوایە زەلیلی ژێر دەستی نامەردمان مەکە چەند ناخۆشە ئینسان زەلیلی ژێر دەستی کەسانی نامەرد بێ ئەمە ربنا آتنا في الدنيا حسنة حسنة ئەو معنایانە هەمووی ئەگرێتەوە يعني بە کورتی خوای گەورە بچووکی کردەوە تاوەکو کورتی کردوێتەوە تاوەکو تۆ دائیم بتوانی بڵێیتەوە وفي الآخرة حسنة لآخرت هەر لەو کاتەوە ئاخرەت لەکوێوە دەسی پێکا هەر لەو کاتەوە مەلائیکەی مەرگ دێتە سەرت دەسی پێکە حتا ئەچیتە بەهەشت ئەگەر خوابی کاتە نصیبت
ويان خەڵکانێک کە ئەچنە جەهەنەم خوای تەعالا پەناماندا. ئیتر ئەوانەی بینیشی تۆ داوا ئەەکەی کە خوا هەموویت بۆ ئاسان کە، یا ڕەبی خوایە سەکەراتی مردنمان لەسەر سوک بکەی، یا ڕەبی خوایە قبرمان بۆ بکەیتە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت، یا ڕەبی خوایە زینومانەکەیتەوە یعنی ترس و لەرزمان لەسەر کەم بکەیتەوە، یا ڕەبی خوایە مان خەیتە ژێر سێبەری خۆت، یا ڕەبی خوایە کتێبەکانمان بی بەدەستی ڕاستمانەوە، یا ڕەبی خوایە عەمەلە چاکەکانمان زۆرتر بێ لەسەر تای ترازوی حەسەناتەکانمان، یا ڕەبی خوایە حوزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەنسیبمان بکەیت و لە ئاوەکەی بخۆینەوە بەدەستی مبارەکی خۆی، یا ڕەبی خوایە لە پردی سیرات کارمان لەسەر سوک بکەی، لەسەرمان ئاسان بکەی، بۆمان فراوان بکەیتەوە، بەرچاومان ڕووناک بکەی تا لەو پردەتی ئەپەڕین و ئەچینە ئەو بەرەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چاوەڕوانمانە و تا ئەمان خەیتە بەهەشت. ئەمانە گشتی بەری ئەماکەوە وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، یا ڕەبی خوایە لە ئاگری جەهەنەمیشمان پادە. گەورەترین سەرفرازی و بردنەوە ئەوەیە کە تۆ لە ئاگری جەهەنەم ڕزگارت ببێ. سیرکن برا بەڕێزەکانم چی معنایەکی پڕ و فراوان لەم دوعایە کۆبۆتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە حەدیثەکە قودسی ئەفەرمێ خوای تەعالا ئەفەرمێ یا عیبادی بەندەکانم إنما هي أعمالكم ئەمەی کە لە ڕۆژ قیامەتە یعنی ئەمە هەمووی عەمەلەکانی خۆتانە بۆتانە مژماردووە پاشان پاداشتی عەمەلەکانی خۆتان ئەدەمەوە. فمن وجد خيرا هەر کەسێ خێری بینی ئەوە با سوپاسی خوا بکە و هەر کەسێکیش غەیری ئەوەی بینی هەمووی لە عەمەلەکانی خۆیایەتی خۆی کردوێتی فلا يلومن إلا نفسه تەنها لۆمەی نفسی خۆی بکە. وەکو ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە لە حەدیثی ژمارە 2577 کەوا بوو خۆشەویستەکانم با ئاگامان لە خۆمان بێ و هەوڵ بدەین ئەم دوعایە زۆر جار دووبارە بکەینەوە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. زۆر جار کە ئەمانەوە دوعایش دەست پێ بکەین با بەمە دەستی پێ بکەین. یا ڕەبی خوایە ڕەحمان پێ بکەی، خێر و بەرەکەتی دنیا بە نصیبمان بکەی و چاکەکانی قیامەت بە نصیبمان بکەی و لە ئاگری جەهەنەم بە دوورمان بگری. یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی، یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش ببی، یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی بەرەکەتی خۆتمان بەسەرا ببارێنی، یا ڕەبی خوایە کوردستان پڕکەی لە خێر و خۆشی دینداریەتی و ئیسلامەتی تیا بەرقەرار بکەی. ئامین ئامین. خۆشەویستەکانم ئەوەی کە ئەیبینین لەم دوعایە تەماشاکەین خوای تەعالا ئاخیرەت و دنیا بە یەکەوە ئەبەستێ، چونکە دنیا ڕێگایە و ئاخیرەت ئامانجە. دنیا ڕێگایە و ئاخیرەت ئامانجە. دنیا ڕێگایە خۆشەویستەکان لێمان تێک نەچیان، ڕێگایە ئەدگەێنتە ئامانج. زۆر کەس لی تێک چووە دنیای کردوتە ئامانج، ئاخیرەتی لەبیر کردووە. دنیا شوێنی چاندنە، شوێنی بیناکردنە، بەڵام بەرهەمی ئەو چاندنە لە ئاخیرەتا وەریەگریتەوە. زۆر کەسێ لە دنیا دێ دەسەکا بە نوێژ هەفتەیەک دوو هەفتە دوای ئەوە ئەڵێ تووشی ئەوە ناڕەحەتیەکە بێ تووشی خوایە من نوێژم بۆت نەکرد، ئەی خوایە ئەی ئەوە نیە نوێژ، ئەی ئیتر وەڵڵا نوێژ ناکەم. گەرەکێتی لە دنیا دوور کات نوێژی کرد یەکسەر پارەکە بێتە ناو دەستی. یەکسەر ئەگەر وا لە دین تێگەیشتی حیسب ماڵاوایی بکات، چکە ئەوە نییە. ئەوە نییە. دنیا شوێنی چاندنە، شوێنی ماندووبوونە، شوێنی بیناکردنە، شوێنی هیلاکبوونە. پاداشت هەمووی لە قیامەتایە. ئەگەر لە دنیا خوا پاداشتێکی دایتەوە ئەوە شکری خوای لەسەرکە، ئەوە مژدەیەکی پێشەکیە. ئەگینا خۆی پیاوچاکان پێغەمبەرەکان کەسیان لە دنیا تێر نەبوون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دنیای بەجێهێڵا قەرزار بوو، ئەبوو بەکر دنیای بەجێهێڵا قەرزار بوو، عومەر دنیای بەجێهێڵا قەرزار بوو، عوسمان دنیای بەجێهێڵا بە ناڕەحەتی و بە ئیبتیلا و بە قەرزاری. عەلی هەروە تێرسکی خۆی نانێ نەخواردووە، ناڕەحەتیان بینیوە، مناڵیان مردووە، ژنیان مردووە، ناخۆشیان بینیوە. دنیا گەر تو وابزانی هەر هاتی یعنی غەڵەت تێگەیشت ئەگەر وا تێ بگەی. ئەمجا بزانە دنیا داری مرور و فەناءە، یعنی تێپەڕبوون و تیاچوون. بەڵام ئاخیرەت هي دار المقام والبقاء. ئاخیرەت ئامانجەکانە، یعنی ئیتر گەیشتی تا ئێوە نەجاتت بوو تەواو، حتا ماوەتە ناڕەحەتی نابینی. جا هاوسەنگی پاراستن لە بینی دنیا و ئاخیرەتە کێ ئەتوانێ بیکە؟ پیاوی عاقڵ، پیاوی ژیر، پیاوێک کە لە شتەکان تێگەیشت بێ.
ڕۆژێکیان وەکو لە صحیحی مسلمە هاتووە حەنظەلەی ئەسەدی ئەگا بە ئەبوو بەکر ئەڵێ حەنظەلە دەنگ و باست وەزعت ئەڵێ وەڵڵی زۆر زۆر خراپ ئەڵێ بۆ خوا نەکە ئەڵێ وەڵا من منافق بووم ئەڵێ بۆ ئەڵێ وەڵڵاهی ئێمە لە خزمەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم کاتێ باسی حەدیث و ئاەتمان بۆ ئەکا ئیتر لە ڕاستیە وەختە بفڕین وەختە باڵ بگرینەوە ئەوەنە ئیمانمان بەرزە بەس کاتی ئەچینە ناو ماڵ و مناڵمە داوای ئەمە ئەکەن و داوای ئەوە ئەکەن و ئەمەیە و ئەوەیە ئەوە مەشغوڵە بین بەڕاستی زۆر جا قیامەتمان لەبیرە بنەوە فەرمووی وەڵڵا ئەگەر وا بێ خۆ ئێمە شوین دەبا بچینە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابەتەکەی بۆ باسەکەن پێغەمبەری خوا فەرمێ حەنظەلە ئەگەر وەکو بەردەوام وەکو ئەووا بن کە لە خزمەتی منان بە بەردەوامی هەر تۆ لەسەر ئەو ئیمانەبی وەڵڵاهی لەسەر جادەکان مەلایکەکان پێتان ئەگەن و تەوقەتان لەگەڵاکەن يعني ببردوامي تو لسر او ايمان بي افري معناه تو ابي ملائكه يتلا انسان درجي يعني لبلاي انساني درجي واخوي تعالى يمي هنا الدنيا تا وكم روف بين ملائكه نبين بلام حنظل ايمان ساعات وساعات حنظل الايمان ساعه وساعه ساعه وساعه ساعه وساعه سيجار دوباري كردو اوا دنيا وآخرت پاراست مهم اوه تو كاتت كوتي تناو دنيا و ايش كردنو كاسبي خواد لبير نجي لسر شريعات برو تواويتر اوه ايمان اوه جا لبروا او هاو سنگي پاراستنا زور گرنگه زور ديت خوابا هاو سنگ بين لجيان مانا وكو چون لدعا كان مانا اوه الين لجيانش مانا هاو سنگ بين